خوێندنی زانکۆکانی عێراق بە بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دەستی پێکرد. لە چوارچێوەی بڕیارەکەشدا زانکۆی کەرکووک دەرگای بەڕووی خوێندکاراندا کردەوە. بۆ ئەمساڵ کار بە سیستەمی ئاوێتە دەکرێت، واتە بەشێک لەوانەکان بە شێوەی ئۆنلاین و بەشەکەی دیکەشیان بە شێوەی کردەیی دەخوێنرێن. بدأت جامعتنا اليوم تحديدا في الساعة 8 صباحا. زانکۆکەمان دەستی کرد بە دەوامی ساڵی نوێی خوێندنی 2020-2021. ئەمڕۆ خوێندکاران هاتن و پێداویستی و کۆدی ئیمێڵی خوێندنی ئۆنلاینیان وەرگرت. خوێندنی ئەم ساڵ بە تەواوەتی جیاوازە لە ساڵانی ڕابردوو. بۆ پێی سیستەمی ئاوێتەیە و خوێندکاران لە هەفتەیەکدا 1 ڕۆژ یان 2 ڕۆژ بە پێی وانە پراکتیکیەکان داوام دەکەن. ڕۆژانی دیکەش بە پێی سیستەمی ئۆنلاین وانەکان دەوترێنەوە. لێرەش هەفتەی ڕۆژێکە یان 2 ڕۆژە بە پێی ئەو مادە پراکتیکانەی کە فێرخوازم لە ینی مطالە بە پێی ینی کۆلێژ هەیە مەسەلەن وەکو کۆلێژە پزیشکیەکانەوەوانە ئەوانە مادەی پراکتیکیان مادەی عملیان زیاترە و مختبەراتیان زیاترە ئەوان لەوەیە هەفتەی 2 ڕۆژ بێ. کۆلێژەکانی تر وەکو کۆلێژی پەروەردە بۆ ئێمە ڕۆژێک لە ڕێگای ڕۆژێک، بەڵام ئەو ڕۆژەش دابین کراوە، بەڵام تەوزیع کراوە. مەسەلەن ئێمە حتا عوتڵەی ڕۆژی شەمەمان هەڵگردووە. تەلەبەکان بە وەکو تعلیماتمان بواتۆ کە تعلیمی مدمەجە، یعنی نەظەریەکەمان ئەبێ بە ئەلکترۆنی و عملیش حزوری تەلەبە بە پێی جدولێک داینێن کولیەکان بۆ کولیەکان کە حاضر بن بە پێی جدول لەبەر ئەوەی قەرەباڵەیەک دروست نەبێ لە بینی تەلەبەکان و ڕەنمایەکانشمان بۆ تەلەبە کە ڕاهین ڕابن بە چۆنەڵی عینی سەحە. سیستەمە نوێیەکەی خوێندنی زانکۆ بە ئامانجی کەمکردنەوەی قەرەباڵغی و خۆپارێزیە لە توشبوون بە کۆڕۆنا، بەڵام لای خوێندکاران کاردانەوەی جیاوازی هەیە. من لە دەرەوەی شارم کارەبا تابلەی زۆر خراپە، ئەندهێڵ ئینتەرنێت خراپە. ئەمە ئەستە بۆ نمونە ئەمانەش هەموو هۆکارێکە بۆ نمونە من کارەبانە بێ ئەم دیە محازەڕەکەم بۆ دابینەکە یام ئەم ساڵاوەی من بزانم لە ڕێی ڤیددیۆەوەی من کە کارەبام نەبیە من بەچی داخلی نەکەم بە بەرژەوەندێکی باشی نبینم کە ببێتە شێوەیەکی ئەلکترۆنی هەروەش بە شێوەیەکی وەک بتم دووبارەکەم وەکو موبایل ناوەڵە ئەو شێوەیە بە باشی نبینم، پێویستە بەدەوام بگەڕێتەوە. کێشەیەکی زۆرش گەورەیە، چونکە من بۆ ئەم ساڵ من بمە مامۆستا چەند جیلێک هەر لە دوای خۆم و ئەخێنم و یان تا دەرسیان پێدەمەوە ئەو مناڵە من 2 ڕۆژی کە چی پێ بگێنم یان تا چی پێ بڵێم هەر شێوەی موبایلێکیان ڕسالەیەکم بۆ نێرێ من هیچ لێ تێنەگەیشتومە. زانکۆی کەرکووک لە 18 کۆلێژ پێک هاتووە و خوێندنی ساڵی ڕابردووی لە ڕێگەی ئۆنلاینەوە بوو. بۆ ئەم ساڵیش سیستەمی ئاوێتا دەبێتە شێوازی خوێندنی خوێندکارانی زانکۆی کەرکووک و تەواوی زانکۆکانی عێراق جگە لە هەرێمی کوردستان. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.